یەکەم جار لە دەڤەری ڕاپەڕین پەیمانگای 2 ساڵی بۆ خوێندکارانی دەرچووی پۆلی دوانزە لە شاری ڕانیە کرایەوە. پەیمانگای تەکنیکی و پیشەی ڕاپەڕین سەر بە وەزارەتی خوێندنی باڵایە و ئامانجی ئامادەکردنی نەوەیەکی شارەزایە بۆ بازاڕی کار. دەرچووانی ئەم پەیمانگەیە دەرفەتی دەستکەوتنی کاریان زۆر بەهێزە، ئەمەش لە ڕێگەی ئەو بەشانەوە کە بە ئاگاییەوە بۆ پێداویستی بازار هەڵبژێردراون. بەشەکان بریتین لە دەرمانسازی، پەرستاری، جوانکاری پزیشکی، کارگێڕی کار، تەکنۆلۆژیای زانیاری IT، خزمەتگوزاری ئۆتۆمبیل، دیزاینی جلوبرگ، ساردکردنەوە و هەواگۆڕکێ و گەرمکردنەوە، بەستن و خزمەتگوزاری ئامێری ئەلکترۆنی. ئەم پرۆگرامانە لە ڕێگەی ستافێکی ئەکادمی بەتوانە و ئامێری مۆدرنی تاقیگەکانمان پێشکەش دەکرێن. خوێندکاران بە شێوازی تیۆری و پراکتیکی بەوانەکانیان ئاشنا دەکرێن. بەلە بکە و ببە بە یەکەمین کلاسی دەرچوانی ئەم پەیمانگە تایبەتە. بۆ زانیاری زیاتر پەیوەندیمان پێوە بکە. ناونیشان ڕانیا بەرامبەر زانکۆی ڕاپەڕین. پەیمانگای تەکنیکی و پیشەیی ڕاپەڕین، ئامادەکردنی نەوەیەکی پیشەگەر بۆ بازاڕی کار. ئێمە دەزانین بازاڕی کار چی پێویستە.